بینەرانی بەڕێز جارێکی تر سڵاوتان لەبێت. فەرموو دکتۆر ڕێڵتۆنی وڵام پرسیارم بێت. کاک بمێجان مەسەلە بەداسی ئەومان کرد جەنابیشت هەر پشیری و قسێت کە خەبات دیموکراسی کە دیموکراسیات خەباتی ئەوێ بە تایبەتی ناوە حیزبانی کە کوردستانە هەمیش وتم پڕاوپڕ هەموو حیزبەکانیش نایانتوانیوە ئەو مامەڵە دروستەی کە هەیە لە نێوان حیزبێکی ئەوروپی یا سۆسیال دیموکراتی یا وڵاتێکی پێشکەوتوو لەگەڵ ئەو ڕێکخراوانی کە هەیەی. بەڵام ئێمە مشکلەمانەوەیە لەو 20 ساڵەیە کۆمەڵێ وەکو باسم کۆمەڵ چەند مەرحەلێکی جیاجیا و لە پڕا گۆڕانکاری خێرامە بەدی خۆمانەوەدی و ئێمە عقڵەتی میلەتی ئێمە یاخود ئەو سەقافەتەی کە لە تاکیشی ئێمە هەیە و ئەمەدە نەکەیم بە تاواتی استیعابی ئەو گۆڕانکاری خێران کاتمانەوێ تەمەڵی درێژت وەرەگرین ئەمە کەشتێکی زۆر بێ ڕخنەیە لە خۆمانی بگرین مەخاڵێ وەکوتم ئێمە ئەم سندیکانی کە هەیە بە کۆمەڵی مەرحەلا ڕۆژ تو ئەبێ بیت ئاخیرەن ئەم ڕێکخراوە بە مامەڵێکی دروست لەگەڵ حیزبەکانە پێکی بێت. قسەکەم لەوە کۆتایی هات ئەوەی ئێمە لەم سندیکانی کە هەبووە باش بە شێوازە کۆنە تەقلیدەکەشی بێنە کە ئێسەوا بەرەو گۆڕانکاری ئیش نمونە دەم لەسەری هیچ داخوازێک و داواکارێکی ئەم سندیکانە بۆ خودی تاک و یاخود کۆمەڵە لایەنگری حیزبەکەی خۆی نەبووە بۆ گشتگیر بووە. سێچیتی مامۆسایان کە پرۆژەیەکە کا لەسەر دەرماڵی مامۆسا لەسەر معاشی لەسەر بارەگای لەسەر بینایی لەسەر مڵکی لەسەر هەشتێکی داخوازێ بۆ سەرجەم مامۆسایانێکا بۆ یەکەس نایکە تەنها بۆ لایەنگرانی حیزبێک دیاریکراو نییە. یەکەم ئەمە دوو یا هەر ڕێکخراویشکە بنمونە کارمەندێن دروستی باسیەوە کردی چگەڵ ڕێکخراوانی کە وەزایتن بە بەردەوامی ئەم ڕێکخراوە لە برایە لایانی خەڵکیێتە بینەوە کە لەگەڵ وەزارەت تا کێشەی دروست نەبێت چەند جارێکیش بەس ساڵی پێش دوو جارمانگرتر بەرامبەر بەچی بە داخوازی ئەم پیش تێژە کە لەلای حکومەت و بەدام عەدالەتی بۆ جێبەجێ. دکتۆر هاو سپاس دەکەم. من ئەمەوێت حەسەنگاندین تۆ بزانم بۆ بەرەوپێشچوونی دیموکراسی لە ئەزمموی حیزبەکانە پێت وایە لە کوردستانە لەناو حیزبی کوردیە ئێرادەیەکی سیاسی ڕاستەقینە هەیە بۆ ئازادکردنی ڕێکخراوە پیشەوی جەماوەریەکان لە حیزب و گۆڕینی ئەم ڕێکخراوانە بە کۆمەڵک ڕێکخراو بنچینەی کە ئەرکەکانیان وەکو هێزی ڕاستەقینە ناو کۆمەلگای مەدەنی جێبەجێ بکەن. خۆی لەبەرەوەی کای سیاسی گۆڕانکاری تیابووە و ئێستاکە هێزی ئۆپۆزیسیۆن دروست بووە ئەمە یەکێک لە باشەکانی ئەوەیە کە لایانی بەرامبەری ناچارەکە کە بەخۆی بچێتەوە و بە پێودانی پێشوو ناتوانێت تعامل لەگەڵ ئەو سندیکا و کۆمەڵە و ڕێکخراوانە بکە. لەبەرەوە ئەویش ناچارە عنسوری گەنج عنسوری تازە عنسوری کە دڵسۆز بێ بۆ پیشەکەی خۆی بۆ چین و توێژەکەی خۆی ناچارە بێ ئەویش بێنێتە ناوەوە. لەبەرەوە پرۆسی دیموکراسی دەستی پێ کردووە و من پێم وایە لە هەڵبژاردننی یەکێتی مامۆسایان و کارمەندانی ئەمە هیچ لەو ڕاستی نەگۆڕاوە کە لە بنەڕەت تا بە سیاسیکردنی ئەم ڕێکخراوانە مەوجودە ئەوەی کاکەی گۆڕینی تەکنیکی بە سیاسیکردنەکەیە ئەزای چۆنە یعنی با بڵین گۆڕانکاریەکە لە دەرەوەی ئەو خواستەی کە لە ماوەی پێشوە هەبووە گۆڕانکاریە ڕوویداوە لە دەرەوە و تۆ ناچاریت بۆ ئەوەی کە دەربێبەری بۆ ئەوەی کە بتانی بەو پێودانگە تازانە سیاست بکەیت لەبەرەوە ناچاری هەندێک گۆڕانکاری لە خۆتان دروست بکەیت نەک لەوە بڵێن قەناعەتێک بێ کە بڕوات بەوە هەبێ کە سندیکاکان سەر بەخۆ بکرێن و نوێنەری ئازاد و کەسانی وا هەبێ لە دەرەوە کایەکتر دروست بووە کە منافیسی تۆیە و ئەو خەڵکی بەتواناتر خەڵکی پرۆفیشناڵ خەڵکە گەهێنێ لەو مەجالانەیە یان خاتە ڕوو یان خاتە منافەسی هەڵبژاردنەوە تۆش بۆ ئەوی دەربەری بۆی بتوانانی ئەو منافەسەیە بکەیت ناچارە بیر لە تەنها ئەندامە حیزبەکانی خۆت نەگەیتەوە ناچاری بیر لەوە بکەیتەوە کە مەسەلەن مامەسایەکی پاک و دڵسۆز مامەسایە کە ڕابردوویەکی باشی هەیە کە مەسەلە شەهادەیەکی باشی هەیە خۆشەویستە ئەمە وا ئەکات کە گۆڕانکاری لە ناو دەسەڵاتە ڕوو بدە جیاوازە لەوەی کە دەسەڵات خۆی ویست بێت چکە ئێمە تاکو 25 حەوەڕاستی ئەو گۆڕانکاریانمان نەئەدی ئەگەر بوش بوو بێ زۆر کەم بووە لەبەرچی لەبەری منافەسەیەک نەبووە لەبەرەوەی کە هێزێک نەبووە کە ئەم سەڵی لێ بکاتەوانێ ئەگەر بێت خۆی چاک نەکا ئەچێتە گیرفانیەوە بەڵام ئێستاکە هەر هەڵەیەکی بچووکی دەسەڵات خۆی زۆر باشزانێت کە ئەکەوێتە گیرفانی خەڵکی تروانێت کە معارەزەیە لەبەرەوە ئەمیش ناچارە بێ خۆی چاکە وەیەکێک لە باشەکانی ئەم مەرحەلەیە کەواتە دکتۆر ڕەهێڵ ئەو هەندەشتەی کە کراوە سەبارەت بە هێنانە پێشەوەی کۆمەڵی دەموچاوی تازە کە کەمتر حیزبی بن ئەمە لە ژێر فشاری ئۆپۆزیسیۆنە و نەتیجەی وجودی سیاسی ئۆپۆزیسیۆن نەک نەتیجەی بوونی ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە لە حیزبی دەسەڵاتدار لە کوردستان بۆ گۆڕینی هەردوو مەرجە ڕێکخراوە دیموکراتیەکان و ڕادی پابەندبوونیان بە حیزبەوە من تانیوی لەگەڵتان ئەوەی لەگەڵتان کە مشتێک موسەرەتە گۆڕانکاری لە کۆمەلگایەوە ئەو قۆناغانی کە پێات تێبڕە حکمی ژیانە لە هەموو جیانی شەوا بووە
بەڵام ئەمە تەنها من نایگەڕێمەوە پۆزیسیۆن و ئۆپۆزیسیۆن شتێکی زۆر باشە تەسەوریش ناکەم تاکە نمونە کوردستان بێ یا ئاخر نمونەش بێ شتێکی زۆر طبیعی لە ژیانە ضرورەتی حیات ئەوەی پێداویست بوو پێویست بوو کە خەڵک ئۆپۆزیسیۆن هەرجایی لە شێوەیەکە شێوەنی چەپ ڕاست ڕەو چی نازەم دروست بێت کە دروستە بێ ئەم حیزبانش لە بەرامبەر بچوونی خۆیان و فکری خۆیان هەیە بەرنامێکی خۆیان هەیە ئەم بەرنامە تا چەند دیموکراسی یا دیکتاتورە ئەمە شتێکی تایبەتە بە خۆیان لە دەرە ئەنجامی کارەکان نەتیجەکەی وەرەگرنەوە 25 حوتی سێ چی انتخابات ڕێکخراوەکان بکەیت کە بە خۆی شتێکی کەم نییە چکە نمونەیە لە ژیانی خەڵکی و لە ئەو کارانەی کە تێکراوە من پێم وانێت تەنها بە زەختی ئۆپۆزیسیۆنە بەکرابێ ئەگەر حیزبێ خۆی ئەوە بەشی ئەوەنە بیری ئەوەی نەبێ ئەگەر گۆڕانکاری نەکات پێش 25 حوت نەکراوە زەختی ئۆپۆزیسیۆن 25 حوتێکی کە بوو 25 حوتێکی کاتە زەختی ئۆپۆزیسیۆنە هەڵبژاردننی کارمەندانی تەندروستی مامۆستایان ئەزای فەرقەکە زای بۆچی ڕاستەکەی وەک پێوتی زۆفە سیاسەکە نێژە هەڵبژاردنانە بکرێ ئێمە ئێستا بۆ نمونە ئەگەرم زۆرۆفەی حەڤەی شوبا لە شای سێماینەوە ئێستا لەوانە دوو ئۆنە ڕێکخراوی هەڵبژاردن کرایە لەبەرەوەی تاکە ڕێگە چارە بۆ ئەوەی کۆمەڵە شتێ لەم ڕێخانی دوورخیتەوە و کەس خەڵک بە خەڵکی شیاو بۆ شوێنی شیاو کەسیاتی خۆشەویست کە وەکو جەناب چت پێناسە کرد بۆ کەسی باش لە ڕێکخراوانە بەس بە هەڵبژاردن توانین پێشەوە چۆن هەڵبژاردنە کەس ناتوان بینیمان هەڵبژاردن زەختی ئەو ناتوانین فشار دروستکەی کە بڵێ هەر حیزبێک بەڵام من بە شاس پێدەم ئەو بەرنامانەی کە گۆڕانکاری لە خودی حیزبا بووە لە پێش 25 حوتە بەو شێوازە نەبووی چیتیانە بێ بەڵام خاوتر بووە یاخود مەشاکلەکان زۆرتر بوون یاخود لەبەر ئەوەی کە زەختێک نەکران لایەن حکومەتەوە گۆڕانکاری بکەین انتخابات کە یەک ڕێکخراو هەبێ گوێی نەدرایە حیزب و پارە لە شوێنێ هێنێ ئەوەکە و کەسانەکانیش بەڵام کە توایتە سەر خۆت شتێک لە بەردەمە من ڕژنووسمان هەیە هەچ کاتی پێ خۆ بۆ دەهێنم کە چەند کاتی ئێمە بەرنامەمان هەبووە وەندێشتمان کردووە بەڵام بۆ ئاشکرایانە بۆ هەڵبژاردن نەکراوە تۆ زۆر جار شتێکی کەسبی نازێت لە ماڵی خۆتا گۆڕانکاریەکەی بەڵام وەختی دەکەی کە تۆ بیتە منافەسە لە بەرامبەر ئیشی شکای دوو تیپ گۆڕانکاری زۆرەکە بەڵام وەختی بەرامەکەیخوا کە یاریەکە لەگەڵ تیپیشی بەرامبەریە ئەمە شتێکە و لەبەر چاوایە بەڵام گۆڕانکاریەکان و واقعەکە کەوتە دوای 25 حوتەوە بوونی پوزشتێکی زۆر باشە و پۆزتیفە بۆ دەسەڵات بەڵام شەر نییە هەموو جارێک ئەو حزبەی بەرامبەر بە قسەی بکە ڕگانشیەوە بێ بە دڵنیایەوە دەبێ بەڵام وەکو پێم وتی من لەگەڵ پێ دەڵێم کاکە حیزبێکەیە من ناوم ڕەهێڵە جەنابەت ناو کاگارامە تۆ کۆمەڵ زەختم لێکەی بەڵام ئەگەر من نیەتم تیانەبێ بە حیاتی بە زەختی تو چان نابمەوە ئەوە واقعەکە تۆ با لە مێش من باوشی مەرحەلەکە ضرورە دەسەڵات ئێستا هەر هەڵەیە بکە هەر کەم و کوڕێ بکە نەمانەوێت دوایی لە هەڵبژاردنە کەوێتە گیرفانی مەخوزی لەبەرەوە دەسەڵاتیەکە دەسەڵات ناچارە بێ و ئەمە شتێکی ئیجابیە دەسەڵات ناچارە بێ مراجعەی خۆی بکاتەوانێ و هەوڵ بدا کەمترین هەڵە بکە و هیچێک لەو شتانە کە دەسەڵات تێگەیشت ئەوەیە کە ئەم سندیکا و کۆمەڵە بەو عەدەدە زۆرەوە لە دوایە هەڵبژاردنەکان ئەوە نابینێتەوە بۆیە پێویستی بەوە هەیە کە میکانیزمی تازە نەفەسی تازە بێنێتەوە چی حکمی کرد ضرورەتی ژیان و قۆناغەکە گۆڕانکارەکان حکمی کرد گرنگەوەی ئەوەی بەرامبرت من باوشێک دوو کوڕی هەیە ئەم دوو کوڕە زەخر لە هەردووچانەکە بۆ زیرێک بەڵامیشان کابرا هیچی تا بەسەرێت ئەو کوڕە هەر ڕقی لە تەلەبایەتیە هەتا وەرە باوکی زەختی لەکان کوڕ نابێتە خوێنکار وەزیرێکیش نابێتە دکتۆر نابێتە مهندس هەبێتە کابرای کەسابەتە کەمە عیبە نیە بۆ کەسابەت لەبەرەوەیەتەکە لە حیزبی دەسەڵاتە هەبووە کاک ئارام ئەمە ڕاستەکە ئۆپۆزیسیۆن دەسەڵات ناچارەکە بە شێوەیەک لە شێوەکان بەخۆیان بچێتەوە بۆ ئەوەی ئەو جۆرە لە پەیوەندی کە هەیەی بە ڕێکخراوە دیموکراتەکان و بە ڕێکخراوەکانی ناو کۆمەلگای مەدەنیەوە تا ئەندازەیە کەمتر حیزبی بێت و کرانەوەیکی زیاتری پێوەداریە بەڵام بە دیوێکی تریشە ئێمە ئەیبینین کە یا پێتوانیە کە ئۆپۆزیسیۆنیش هەمان ڕتمی دەسەڵات دووباراکاتەوە بۆ مامەڵەکردنی لەگەڵ دیادە ڕێکخراوەکانی ناو کۆمەلگای مەدەنیە و بە شێوەیەک لە شێوەکان پەیوەستیان دەکاتەوە بە بڕیاری سیاسی و هەجی سیاسیەوە بەڵام قۆناغانە کە پێوترێ قۆناغی دوای ڕژێمی دروخانی ڕژێمی دیموکراتی بەڵێ قۆناغی گواستراوەیە ئەم قۆناغانە بەڕاستی ئەوکێتە سەر و هێزانەی کە تایە ئیژەکەن کارەکەن گەربێت و هێزە دیموکراسیەکان بەهێز بن ئەوە ئەزمونونەکە بەرەو کۆمەلگایك و بەرەو دەسەڵاتێکی دیموکراسیەڕە ئەگەرنا ئەگەریەوە هەیە کە بەرەو ئەزمونێکی دیکتاتۆری بڕاتەوە لە خلالی 20 ساڵە بەڕاستی ئەو گۆڕانکاریانە لە هەرێمی کوردستاندا بە شێوەیە بوون خۆی هاودژی خۆی دروست کردەوە کە ئەوی چیە کە ئەویش ئۆپۆزیسیۆنە ئۆپسیۆن وەکو واقعەیە و ضرورەتێک دروست بوو و بە بەهێزیشەوە دروست بوو بە قووەتیشەوە دروست بووە لەبەرەوە ئەم ئۆپسیۆنە کە دروست بووە کای سیاسی گۆڕی لەگەڵ یا هەموو جمگەکانی تریش دەستی بۆ بە و کاری بۆکە و لە هەڵبژاردنەکانە بینیمان لە هەڵبژاردنەکانی کارمەندانی تەندروستی مامۆستایان کە هیوادارم لە چین تۆژەکانی تریش هەڵبژاردن بکرێ ئەمە بۆ هۆی ئەوەی کە تاکە مەرجع
هێزی دەسەڵاتدار نەبێ بەڵکو هێزی تریژ ئێستاکە لە ناو یەکێتی مامۆسایانە ئێستا لیستی تر هەیە ئەگەر بە من بڵێ من پێم باشە کە ئەو لیستانە لیستی سربەخۆ بن لیستێک بن کە گرنگ ئەوەیە داکۆکی لە بەرژەوەندەکانی مامۆسایانە لە بەرژەوەندەکانی کارمەندانی تەندروستی بە کۆتاوایە یعنی بە شێوەیەک ئەوان ئیش بکەن مەرجەعەیەکی سیاسی مەرجەعەیەکی ئایدۆلۆژیان نەبێ بچن بگەڕێنەوانە بۆ ئەو مەرجەعە هەموو شتێک لەوە وەربگرن ئەنجا دوایی بێن بەڵام قسە لەسەر تەمەنانیە قسە لەسەر دۆخی واقعی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە لە کوردستانە ئەم تەمەنا تاشان بەدی هاتووە ئەم تەمەنا تا ڕادێکی زۆر کەم بەدی هاتووە و بەڵام ئەوەیە ئێمە بێت وا سەیری ئەوە بکەین بەڕاستی جەستەیەک هەبوو کە تەنها و تەنها یەکێتی بەڵێن پارتی لە ناو ئەم سندیکا و شتانەیە دەوریانە بینی بەڵام ئێستاکە ئەو جەستەیە پارچە پارچە بووە بە تەنها ئێستاکە یەک هێز تحکم ناکا بەسەر و سندیکا و کۆمەڵانەوانە دکتۆر تەمان کاگە ئارەمجا من ئەوە کاگومێت خۆی قسەکەی وروژان قسێکی جوانت کرد وتی بە هەمان شێواز ئۆپسیۆن هاتە ناو وەزاکەەوە تۆش وەڵامێکی زۆر واقعیت دایەوە حکمی زروفەکە وایە باش ئەگەر ئەوە زۆر غەڵەتە واز بەڵام ئەمە پرسیارەکە بکەم بەڵام نەتیجێ ئەمە ئۆپۆزیسیۆن بیکە یا دەسەڵات بیکە حکومێکی دیموکراسی نییە حکومێکی دیموکراسی حکومێکی دیموکراسی نییە زۆر هەڵەیە دووشتە بینێتەوە یەکەم دەرئەنجام مهمە ئەلغاد و توبەر وەسیلە مهم نەتیجەکە ئەمە شتێکە کە لە کۆتایە تۆ سندیکایەکە دەبێ گروپێکە دەبێ داکۆشی ماف و داخوازی توێژێکا بە یەکسانی تۆ ئەمە ئیش بوو ئەمە ئەەکەیت وایوانە تۆ لە بۆچی سندیکا و کۆمەڵە و ڕێکخراو دروست بووە سری مێژوو کە خۆ دەبین تۆ لە بەرەو دروست بووە کرێکاران دروست بوونی ڕۆژی کرێکاران جیای لەبێت لە وڵاتێکی دیاریکراوە بڕیاریانە سەربەخۆم نەبرا بەڵام ئەگەر ئەمە زۆر هەڵەیە کەموڕی دەسەڵات دەڵێ حکم وایە حکمی زروف وای دەکرد ئەوایە من قسەکەم نابێت ئۆپۆزیۆن هەمان هەڵاکاتەوە کە ئەگەر هەڵەیە بە هەمان شێوازی شکاتەوە کە بنیشمان لە هەموو بژارنەکانە لیست هەبوو لیستی بەرامبەر لیستی هەبوو ئەتر ئەمە پێناوتە لیستی دەسەڵات ئەمە لیستی یەکێتی ئەلفە ئەمە لیستی ئەحمەدە ئەمە لیستی مەحموودە بۆچی بۆ گرتنە دەستی دەسەڵات هی ئەو سندیکایە ئەو ڕێکخرا و کۆمەڵێ بۆی دوایی بتوانێت زیاتر توێ خزمەتی توێژەکەەکە بەجیاوازیەکە و سەریکە بەجیاوازەکەەوەیە کە ئێستاکە مەسەوێکێتی مامەسایان بە تەنها تەنها ئەگەر کۆنگرە بێژێ ئەگەر تەنها تەنها یەکێتی مامەسایان ئەوانە نابن کە بەڵکو لایانی تریش بەشداری ئەکا بەڵام باشسانی سربەخۆش هەبوو هەرچەند هەبووە بەڵام گرنگەوەی ئازای چۆنە ئەو تەنە کە یەک جیسم بوو دەرزی برد و ئێستاکە لەلایەن چەند شوێنێکەوە کە من پێم باش بوو لەسەر ئاساسی لیز نەبووە هەڵبژاردنانە بەڕاستی یەکێک لەو خەلە لە بنیادی و خەلە لە دیموکراسیانی کە هەن لە ئەم هەڵبژاردنانەوەیە کە دایم بەلیستی داخرا و بەخر مشکلە لە کەسەکانە هەیەکە و ڕێخانە بەڕێکەوەن لە مجتەمەعان تاسە ئەو نە عەقلان تەقبولی حیزب ئەوێ نوێنەرایەتی خۆی لە ناوچین و تۆشانە بەقووەت بکە لەبەرەوە بە ناوی مەسەلەونیان کوردستانی بە ناوی سەردان بە ناوی یەکگرتوو یەن حیزبەکان بەڕاستی باشە بەس ئەمە شتێکی شەرعیە لە ژیانی دیموکراسی قەیناک شەرعیە بەڵام لە ڕێگەی گرنگ ناڵم گرنگ بەرهەمەکەیەتی من قسێک لەگەڵ تۆیاکەم تۆ یە قسێکت من پێم وایە گرفتەکە لەوایە کە ئەم هەڵبژاری ئەمە سندیکا ئەوە دەمێکە نەکراون لەوانە ڕقم و کاتەکانمان بیرچوو بێتەوە بەڵام سێشتی مامۆسایان تەنها بریتی نەبوو لە یەکێتی و پارتی نوێریش حزبی ئیسلامیتیا بووە بە یەکگرتوو بە کۆمەڵ بە شیوعی بس دەسەڵاتی ڕاستەقیرە بەدەست دەمی دەستەی باڵا بوو بەعکسە و بەش کرا کاکە بەشی فڵان کاکە ڕێکخراومان هەبووە بەشی دارایەکەی بەشی ئیدارەکەی کە لە دێشێکە لە حساسەکانی بەشی ئیدارەکەی حیزبێکی دیاریکراوی ببووە لە من نمونەی ناو شاری سلێمانی سندیکای کرێکاران انتخاباتی نەکەوتوە سندیکایکی بەرەیە سێ بەشی لە چوار بەشی یەکێتی نییە کە یەکێتی لەم شارات حکومەتدا بەبڕێەوە باشە کاکە دەسەڵات بەشێک دەسەڵات دوو چەند حیزبێکی جیاواز دەسەڵات بە معارەزەشەوە بەشی فڵان پەیوەندیەکانت ئیدارەت پەیوەندیەکان و ئیدارەت و چەند سندیکایەکە هەر بەدەستێکێتیەوە نیە بەدەست حیزبەکانی کەوەی ئەمە غەڵەتێ بۆ منزان ئەمە غەڵەتە ئەم بەرەیە هەر من ئیمانم پێ نییە دەبرشتێکی لە قۆناغێک ئازەڕوو بووە ئەڵام ئایا بۆ هەڵبژاری داهاتوو تو ئەتوانی یەکسەر لێک هەڵبژارنا هەموو غەڵخان چاکەی تۆ قۆناغیەکەم بوو کە ئەو یەک پارچەیە یەک پارچەیە نەبووە بڕاکە یەک پارچەکانی تریش بێدەنگ بوون ئەوانەی تریشکەن بۆ شتێکیان نەوتووە ئەمە یعنی ئەگەر تەلەبەیەک شتێکی کرابێ بەرامبەر
ئەگەر مەسەلە بڵێ شتێک بەرامبەری کرا خۆپشاندانێکی کردووە بەڵێ مامۆسایان یەکێتی مامۆسا قسەی نەکردووە ێزەکانی تریش قسە بەڵام قسەکە لەمە بەڵام ئێستاکە هێزی تر دروست بوو ئەم هێزانە قسە ئەکەن شتەڵێن و ئەگەر ئەوە زۆر هەیە کە حتا لە ناوێکێتی مامۆسایانی شابن ڕخنە بگرن قسە بکەن بەرامبەر بە استراتیژیەکی یەکێتی مامۆسایان هەیە باش تو پێ دوایە کەسایەتەکەی لە ناو خێزانێکە حیزبەکە بشوێنە بە خێزانێک لە ناو فەردی عیلەیەکە لە 4-5 کەسێکە کەسی قسە ناکات چۆن قسە ناکات لەناو خودی حیزبی شانەڕزایی هەیە باوک قسەی ئەوەل و ئەخیری هەیە من ئێمەمانە ئەو باوکە نەمێت تۆ لێکشتا متفقین بوونی ئۆپۆزیسیۆن یاخود ناڕزایی بە هەر شێوازەکان بەڵام بەرامبەر بەدەسەڵات شتێکی زۆر ئیجابی پیسە بەڵام هەموو چارەکان و گۆڕانکارەکان ڕەوتەوە خۆش ڕەوتی حیاتە ئەگەر من لەگەڵا نەبێ ببێ و خۆتی لەگەڵا بگوجێنی نەگونجێرم زێرەکەم بەتەکید ئەمیشە لەوە دکتۆر قسە لەسەر ئەمە ئەو ڕێکخراوە پیشیانی کە سەر بە حیزبن بێژەتی مامۆسایانەوە بە خوێندکاران لاوان ژنان گەنج و ژن لە ڕێکخراوە سوسیال دیموکراتەکانە بەشێکی تایبەتین و ڕێکخراوی سەر ڕاستەخۆی سەر بە حیزب خوێندکارانی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندامە کۆمەڵی ئیسلامی لەناو کۆمەڵی خوێندکارانە وەرەگرن نیشتیوانی لە بەرەو خوێندکاران ڕێکخراوێکی جەماوەریە کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئەندامی ڕێکخراوەکانی سوسیال ئینتەرنەسیۆنالی جیهانی لاوانە لەبەری پیوتێ PUK ستودنت بەڵام ئەمە جیاوازە کۆمەڵی خوێندکار وەرەگرێت سەریکە لە حکومەت وەرەگرێت باش قۆناغی لە حیزب قۆناغی لە حکومت ئەم هەموو ڕێکخراوەکان هەیەە ئەمانە هەمیان نانە زۆربەی زۆریان هەیەە سەدیکانە باسی ڕێکخراوە حیزبەکانە کە هەیە حیزب هەیەی سیانزە ڕێکخراوی خوێندکاری لە کوردستانە هەیە سەر بە هەموو سیانزە حیزبەکەی جگە لە پێم وابێت لە بزوتنی گۆڕان هەمووی هەیەی فدراسیۆنێکیان هەیە کە پێدرێت فدراسیۆنی ڕێکخراوە قوتابی خوێندکارەکانی کوردستان بۆستە عەفوەن یەک قسەکە لەمەیە ڕاستەخۆ لە حکومەتەوە وەرەگرن یاخود لە حیزبەوە درێ بە حیزبیاندا تا ئێستا فدراسیۆنە ماوەیەکی زۆر پارەی لە حکومەتەوە وەرەگرت لە وەزارەتی تەربیەوە ماوەیەک وەستێرا ئێستا حیزبەکان خوان ئێشەکەن و ماوەیەکە ئیشیشیان نییە لەبەری گۆڕانکاری لە خودی ڕێکخراوەکانە کراوە ئەکرێت بەڵام قسەکە لەمەیە ئەم ڕێکخراوانە کۆمەڵی خوێندکارانی کوردستان چ کاتێک خوێندکارێکی زانکۆ ناڕزایی دەربڕی بێت ئەم دژی وەستا بێ ئەسف علیمانی گرتووە قسەی نەکردووە کە من بە خراپە ێزانم ئەمە بەڵام چ کاتێ داخوازی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە کراوە بۆ تەنها خوێندکارانی ببوورە پرسیارێکە ئەمەیە هەر کاتێک ناڕزای ئەو تۆژە کۆمەڵایەتیانە پێچەوانە بوو بێت لەگەڵ بەرژەوەندەکانی دەسەڵات و حیزب حکومڕانە ئەوە ڕێکخراوەکە لە باتیەوەی پشتگیری چینە کۆمەڵاتێکی خۆی بکە پشتگیری ئەو گروپە کۆمەڵاتی بکە نێراتێکە بە پێچەوانەوە پشتگیری دەسەڵاتی کردووە بەنامەی ڕخنەگرتنی ناڕزایی دژبەچینە بنمونە هەڵوێستی ئیچەتی مامۆستایان لە ماگرتنەکەی کەمپینی مامۆسایان بۆ نەچوونە ژوورەوە و بۆ کۆمەڵی ناڕزای دەبین چە بەیانامەیەکمان بینی بۆ پشتگیریکردن لە پێ دوای ئەوەی کە کەمپینێک کرا لە کاتێکە ئەمە دەسەڵاتەوە معارەزە پێ دوای ئەوەی کە هەمووی ئەو کردیەوەی هەمووی و ڕاست ئەمێ غەڵەتە ئەوانە چۆیشە دەشتی یا حقیقەتە و دەشتێکی نا حقیقەتە ئەگەر سیکە زۆر خۆ دەزانین نەتیجێ بژادن پیشانێدا کە دەسەڵات ناتوانێت هەموو شتێ بە زەبروزەنگ بکات ئێمە باسی لایەنە خراپەکەی من بە سربیانە باسیەکەم هەموو کەس ناتوانێت تۆ بە زەبروزەنگ قسەی پێ بکەیت باشە ئەگەر ئەوە نەبوو ئێمە ناڕازاییمان بینی کە چەند ئەندەم پەرلەمانتارێک لە بەدەم پەروەردەی سلێمانیە لە هاوکار بوو لەگەڵ ناڕازایەکان لەگەڵ نەزانم لە چ بژێن باشە بۆ چەند ژمارەی دیاریکرامان لە مامۆستابینی بۆ ژمارەی زۆرمانە بینی ئەگەرم شتە زۆر کفرە و زۆر هەڵەیە کاکە هەڵەکان هەیە من ناڵم نییە من قسەمان لەسەر هەڵان با ئێمە ناین شتەکان عامکەینەوە بەڵام نقطەی خاڵێگە لەم ژوورەی توە ئێستا بمانێ نەمانێت لەم سودیا کەم کورتی هەیە بەڵام ئەم کەم کورتیە ئەوەنێ تو هەمووی سفرکەیت بەڵێ زۆر سپاس کاک ئارام پرسیارێک ئەمەیە تۆ باس لەواکە لە 25 حوتەوە ئۆپۆزیسیۆن هاتوۆتە ئاراوە ئەم ئۆپۆزیسیۆنە ڕۆڵی هەبوو لەسەرەوەی کە تەفعیلی دەوری کۆمەلگای مەدەنی بکات بگۆڕیەوە بنەتیجە دەسڵاتی ناچاکردوکە بەخۆیان بچێتەوە بەڵام لێرە کێشێک هەڵەیە سەرهەڵایەویش ئەوەیە لەگەڵ سەرهەڵدانی ئەم ئۆپۆزیسیۆنەیە زۆربەی کایەکان بە سیاسی کراوە بۆ نمونە هەڵوێستی ڕێکخراوێکی دیاریکراو لە ڕوانگەی بەرژەوەندی سیاسی ئۆپۆزیسیۆنەوەیە بۆیە دەسڵات بە شێوەیەکی تر مامەڵی لەگەڵەکە یا هەرێکێک لەو ڕێکخراوە پیشانە هەڵوێستەکانیان بەقەدەوەی هەڵوێستە لە پێناو بەرژەوەندیکی سیاسی هێزێکی دیاریکراوینە ئۆپۆزیسیۆن بەقەتەوە هەڵوێست نییە بۆ بەرژەوەندی ئەو چینێکە خۆیانێنێ ئەو ئۆپۆزیسیۆنی کە تۆ باسیەکەی ینی تا ئێستاکە لە دوو هەڵبژاردنا بەشداری کردووە و لە دوای ئەوە ئێستا کە نەتایجەکان دەرچوون بەڕاستی نە کۆنگرە گیراوە نە هیچ شتێ هەتاکو ئەو حکومێکە تۆڵی بەڵێن وایە یاوان نییە ئایا بۆ
هێزە سیاسەکە ئیژەکە یاخود بە توێژەکەی خۆی بەڵام ئەوەیە کە لە ناو چین و چین تۆژانەی کە هەڵبژاردن کراوە لە ناو ئەوانەیە ئەوان لیستی خۆیانیان جیا کردوتەوانێ و خەڵکی هەمەجۆریان تیا بووە و من هیوادارم ئەوان کە ئەوان خۆشیان بانگەشی ئەوواکەن کە ئێمە بە ئەو دروست بووین بۆ ئەوەیە داکۆکی لە مامەسایان بکەین بە هەموو جۆرەکانیوانێ بە هەموو ڕەنگەکانیوانێ و داکۆکی لە کارمەندانی تەندروستی بکەین وەکو ئەو توێژە نەوەکو بە تەنها بۆ ئەو کارمەندانی کە خۆ دوای ئەوان لە دەسەڵاتیشانین تەنها داکۆکی لە توێژەکەی خۆیان بکەن و ئەو خەکانە بکەن کە خۆیان دەنگیان بە خۆیان داوە لەبەرەوە ئەبێت سندیکا کۆمەڵە یەکێتیەک دروست ببێ بەڕاستی داکۆکی ڕاستەقینە بێ بۆ ئەو چین و توێژە ئیتر ئەمە ڕەنگە لە ناو ئۆپۆزیسیۆنیش و لە ناو دەسەڵات شۆمانە تەشکیلەیەکی تازە دروست ببێ بە پێی چوونە پێشی پرۆسی سیاسی تەشکیلاتی تازە دروست دەبێ گرنگ ئەوەیە بڕوا لە دواییە لەیا لەنگەر بگرێ کە داکۆکی لە چین و توێژان و بەرژەوەندەکانی بکە ئیتر لەگەڵ چیا بێ یا دژی چێبێ ئەوە گرفت نییە بەڕاستی ئەو بەرژەوەندەکەی خۆی بە ئەسازەگرێ و ئەوە خاڵی ئینتڵاقی ئەوە دوایی بەرچێ ئەکەوێ لەگەڵ چیا ئەبێ بەڕاستی ئەوان ئەبێ بۆ شکڵ بۆ شێوەیە ئیش پێتوانێت ئەمە ڕەبتێکی ڕاستە خۆی هەیە بە گۆڕانی سیستمی سیاستکردن لە ناو حیزبی کوردیا بەرەو بەدامەزراوەیکردون دموکراتیزەکردنی حیزب زۆرم پێ خۆش بکە ئەو هەڵبژاردانە بووە و هیوادارم چین و توێژەکانی تریش هەمووی هەڵبژاردن بکە و هەموو شتەکان بەڕاستی لە ڕێگەی هەڵبژاردنەوانێ وردە ڕەوتی خۆیان بگرنەوانێ و ئەو ژیانە سستەی کە هەبوو لە ناو سندیکانە کە کاریگەریان نەبوو لەسەر سیاسەتی گشتی و تا ڕادێکی زۆر پەراوێز خراون بەڕاستی ئەمانە شخصیتێک و کەسایەتێک بۆ خۆیان دروست بکەنەوانێ چکەوانە لە ڕووی عەدەدیەوە بەڕاستی عەدەدێکی زۆرن و ئەتوانن قورساییەکی زۆر سایەکی مامۆسایان 140,000 مامۆستا با بڵێ 120,000 بێ یعنی ئەمە عەدەدە ئەم 120,000 هەرێکی لە ناو عایلەیەکی شایە ئەمە ئەگەر سەیری بکەی قورسایەکی زۆرە و ئەمە ئەگەر بێت و سندیکایەکی خۆی هەبێ زۆر بە ئاسانی هەم تەسیرەکاتە سەر پرۆسی هەڵبژاردن و ئەنجامی هەڵبژاردنەکان هەم تەسیرەکاتە سەر ئەوەی کە ئیتر بە دەسەڵاتی هەر دەسەڵاتێک بێ بڵێ ڕاوەستە ئەمە لێ قبوڵ ناکەم ئەمەت غەڵەتە ئەمە دوایە بەڵام وەختێک کە سندیکایە دروست دەبێت تعبیر لە خواست و ئیرادەی ئەو توێشە ناکە و کورد دەکرێتەوە لە چەند کەسێکا کە و کەسانە زیاتر و زیاتر ئینتیمای حیزبیان هەیە لەو شوێنە وەک لەوەی ئینتیمان هەبێ بۆ توێژەکە ئەمەوەکە ئەم دەستگایانە ئەم دامەزراوانە پەکیان بکەوێت و ئەمە لێرەوە کۆمەلگای مەدەنی زەرەرەکە و لێرەوە پرۆسی دیموکراسی بەلاڕێە ئەبرێ وە سس دەبێ و ئەمەیە خەمەکەی ئێمە وەکو کۆمەلگای مەدەنی وەکو پرۆسی دیموکراسی زۆر باشە کاتی بەرنامەکەی ئێمە تەواو بوو بەر لەوەی تاوا بێت شتێکت هەیە جملەیەکی خۆشە ئەقسم ئەوەیە من لەگەڵ وەکو پێوتیاگارم لەگەڵ قسەکەی جناب تا کۆکم کە گۆڕانکاریەکان ئەوە زەڕور بێ بکرێ بەڵام هیوادارم ئەمە بژاردانە سنگی مەحەک بێ و بتوانێت کۆمەڵشت بکات بەڵام یەک نقطە هەیە کە من لەگەڵ تەفریقیم تۆڵی سندیکای کارمەندانی تەندروستی بنمونێنە بە کورتی زۆر بەپەلا تەگای کارمەندانی کوردستان کە تەندروستی لە شاری سلێمانەیە لیستی دەسەڵاتدار ژمارەیەکی هێنا کە بریتی و لە 1911 لە ناو شاری سلێمانی دەنگی هێناوە لەم 1911 من مقارنەتەن بە ڕێژەی ئەندامانی حیزب یەک و چواریش نابێ ئەم خەڵکە بۆ دەنگیدا بۆ دەنگیدا کەواتە چۆن گرفتە تۆ لەبەری لە شوێنێکی دیاریکرا کە پێ تەندروستی کۆمەڵە خێزانێک تریە ناسن ئەم سندیکا کاری کرد بۆ توێژە کۆمەڵە کاری باشی بۆیوادارم هەڵبژاردنەکان بتوانین هەموو قسەی کۆتاییم ئەوەیە کە حیزبی کوردی واز لە زۆرینەی هەمیشەی بێنێ ئەوەش بە چاوەکرێکە ئەو زۆرینەی کە لە هەرێمی کوردستانە ئەوێ بەردەوامی و بە شێوەیەکی ئەبەدیانە زۆرینەیەکی هەمیشەیی بێ ئەبێ بە زۆرینەیەکی ڕێژەیی و هێزی تر و کۆمەڵە و ڕێکخراوی تری تازە دروزە بێ و ئەمەش لە جواتجارە من پێم وایە پرۆسی دیموکراسی قازانجەکە بڵێ زۆر سپاس بەڵە بینێرانی بەڕێز ئەوەی کە گوێتان لە بگفتووە کە دەمبوو سەبارەت بە ڕۆژی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە کوردستان ئەروها هاتوان پەیوەندیمان پێوە بکەن هەر سەرنج بۆ چونێکتان هەبوو لە ڕێگەی ئەم ئیمەیلەوە تەباداشت@nrt.com بەرنامەکەمان بە میوانداری هەریەک لە ئارام جەمال بەڕێوەبەری پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن و دکتۆر ڕەحەل فەرەیدون ئەندای مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی کێتی نیشتیمانی کوردستان بەخێراتتان لەگەڵ جارێکتر بەخێر بێت.